سێکتەری ڕێگاوبان لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان هەروەها هەوەی ئەمڕۆ بۆ پارێزگای هەڵەبجە سەرۆکوەزیران مەسرور بارزانی بڕیاری لێدا گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز ئاگرین عەبدوڵڵا بریکاری وەزارەتی ئاودانکردنەوە و نیشتەجێکردن لە ستۆدیۆ میوانمانە. بەڕێز ئاگرین عەبدوڵڵا بەخێر بێن. زۆر سپاس بۆ ئەوەدەبوونتە بە سەرەتا لە کۆی کارەکانی کابینەی نوێم دەست پێکەین، دوایە باسی ئەم ڕۆژەکەین لە هەڵەبجە چی کرا و بڕیاردرا چی بکرێت. کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان لە سێکتەری ڕێگاوبان چی کردووە، چی ماوە بیکات؟ لە ڕاستیدا ئەوەی کە هەیە لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان ئاوڕلیانەوەیەکی بەرچاو هەیە بۆ سێکتەری ڕێگاوبان. هەرچەنە ئەو بەرنامە و پلانانەی کە ئێمە لە سەرەتای کابینەوە دامەنا نەتوانرا هەمووی وەکو خۆی جێبەجێکرێ بۆی ئەو ئاسەنگە دارایانەی کە بەداخەوە حکوومەتی ناوەندی عێراق هەردەم دروستی کردووە بۆ هەرێمی کوردستان. بەڵام لەگەڵ ئەوەشە بەشێکی زۆر لەو پرۆژانەوە لەو بەرنامانەی کە هەبوو جێبەجێکرا بەپێی دواو ئامارانەی کە لە بەردەستی ئێمە لە ماوەی 4 ساڵی ڕابردووی تەمەنی ئەم کابینەیە 440 پرۆژەی جۆرە جۆری ڕێگاوبان جێبەجێکراوە کە خۆی لە پرۆژەی زۆر گەورە و تونێل و پرد دەبینێت و تا ڕێگەی لاوەکی و ڕێگەی بڵین پرۆژەی مامناوەندی و ڕێگەی گوندەکان و سیانش ئەگرێتەوە و نزیکی 1200 بۆ 1300 کیلۆمەتر ڕێگا چاکراوەتەوە یا دروست کراوە خراوەتە خزمەتی هاوڵاتیانە. بەڵام لەگەڵ ئەوەشە پلانەکە پارچە پارچەیە و هەندێک پارچە و کۆڵی لە ناوەدا ما مێدمان وای لە داهاتوو بتوانین ئەوانە شتاوەکەین بۆی هەمووی پێکەوە تۆڕەکە بتوانێت کار بکە. بەڵێ ئەمڕۆ سەرۆکوەزیران کە سەردانی هەڵەبجەی کرد لە سێکتەری ڕێگاوبان چی لە هەکبادا بوو بۆ هەڵەبجە؟ بەنسبەتی هەڵەبجەوە هەر لە سەرەتایەم کابینەی و داواکاریێکی زۆر هەبوو بۆ بواری ڕێگاوبان کە خۆی لە دوو پرۆژەی گەورەیە ئەبینیەوە. ئەم داواکاری هەم وا پێچێ داواکاری شەقامی هەڵەبجە بووە لە ڕێی ئیداری هەڵەبجەوە گەیەندایە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران و وەزارەتی ئاوەدانکردنەوە. ئەوانەش دروستکردنی پردی تۆقوت و ڕێگای بەستەرەوەی هەڵەبجە تۆقوت قلیجە بوو کە هەم سنووری پارێزگای هەڵەبجە بەستێتەوە بە ئیدارەی سەربەخۆی گەرمیان و ڕێی دەربەنیخان، هەم پردی تەنگی سەی محەممەد بوو کە ئەویش مەڵتەقەی هەڵەبجە بڵێن سنووری هەڵەبجە بەستێتەوە بە ناوچەی تاوەگۆزی و کە هەر بەشێک لە پارێزگای هەڵەبجە. خۆشبەختانە هەردوو پرۆژەکە هەنگاوی باشی لەسەررا. یەکەمیان پرۆژەی ڕێگەی هەڵەبجە تۆقوت قلیجە بوو کە پردێکیش لە خۆ ئەگرێ، ماوەیەکی زۆرە تەسمیمی تەواو بوو و ئیحالەکراوە بۆ کۆمپانیای دیاریکراوە، بەڵام هەندێک بارودۆخ هاتە پێشەوە کە ئەویسترا بەڕاستی بەردی بناغەیەکی شایستەی بۆ دانرێ، شایستەی خزمەتکردنی شاری شەهیدان بێکە شاری هەڵەبجە. ئەمڕۆ خۆشبەختانە جەنابی سەرۆکوەزیران وەفدێکی یاوەری تەشریفیان بردو و بەردی بناغەکە دانرا. بەڵێ تێچووی ڕێگاکە بە پردەکەشەوە چەندە و هەردووکیان بە چەند ڕۆژ تەواو؟ بەڵێ هەموو یەک خۆی یەک پرۆژەیە، یەک پاکێجە و یەک مقاولەیە بای 32 ملیار و 770 ملیۆن دینار. ئەمە بودجێ ئیجمالیەتی کە بودجێ دروستکردنی پرۆژەکە و یەدەک و چاودێریش لە خۆگرێت، چکە ئەمە ڕێنمایەکانی وەزارەتی پلاندانان و وەزارەتی داراییە. بودجێی خودی پرۆژەکە خۆی 30 ملیار و 345 ملیۆن دینارە کە ئیحالەکراوە بۆ کۆمپانیایەکی جوین ڤێنچەر و پرۆژەکە 27 کیلۆمەتر ڕێگایە. بەڕاستی پارەی ڕێگاکە زیاترە لە پردەکە، بەڵام پردەکە لەبەرەوەی گرنگە چۆن ئەڵێیت وەکو ئیمێجێک وەکو خاڵێکی گەشت خەڵکی ئەڕوانەی ئەگینا پارەی پرۆژەکە بۆ ڕێگاکە نزیکی 90 ملیارە، پارەی پردەکە نزیکی 9 ملیار و کەسرە. ڕێگاکە 27 کیلۆمەترە بە پێی مانوەڵی تەسمیمی عێراقی کرۆسێکشنی ئەیتو 13.5 ماه هەڵبژاردووە کە باشترین کرۆسێکشنە بۆ ڕێگەی یەکساید. سترەکچەرێکی بەهێزی هەیە، کۆمەڵی تەبقاتی بەردی شکا و تێکەڵەدا ئەندێت و 3 تەبقە قیریشەکە بتوانێت بەڕاستی پرۆژەیە بێ عمری 25 ساڵ بەلای کەمەوە بە یەکجاری خزمەتکە. هەروەها لە ڕووی جیۆمێتریکیشەوە بە باشی تەسمیم کراوە. پردەکەش پردێکە لە ئاستی تازەترین ئەم پردانەیەکە لە دنیا ئەکرێ و تازەترین تەکنەلۆژیای ئەندازیاری تا بەکارهێنراوە لە تەسمیمەکەیە کە 360 مەترە، 8 سپانە، 6 سپانی 48 مەتریە و 2 سپانی 36 مەتریە بە مواصفاتێکی بەرز دەکرێت دیواری ڕاگری باشی بۆ دانرا. هەروەها بە شێوەیەکی وا دانراوە کە ئەگەر لە حاڵەتێکە بەنداوی دەربەنی خان تەواو سەرڕێژ بێ ئەم پردە پارێزراو ئەبێت، چکە بە شێوەیەکی وا بەرزێکی وا دانراوە کە بتوانێت پارێزراو بێت لە هەموو حاڵەت و ئاستەنیەکە ئیشەڵڵاگەر خوا نەخواسە لە داهاتوو هەر بڵین بارودۆخێکی کەش و هەوا بێتە پێشەوە. ئەو 720 ڕۆژە کەوای بۆ تاوکردنی هەموو پاکێجەکە هەموویەتی کالیندەردەیە، ینی با بڵێن یومی تەقویمیە بۆ هەموو پرۆژەکە بۆ ڕێگاکە و بۆ پردەکەشە. بەڵێ بە یەک قۆناغەکریان بە چەند قۆناغەکەکرێ؟ هەمووی بە یەک قۆناغ بکرێت اینجا، بەڵام ئەمێنێتەوە ینی مەوسمی کارکردن. بۆ نمونە بەپێی معایری نێودەوڵەتی عاتەن پرد بناغەکەی لە وەرزی پاییزا بکرێ باشتر، چکە ئەو کاتە ئاو لە نزمترین ئاستی ئاەتی. بەڵام لەگەڵەوەشە لە بوارەکانی بەشەکانی تر ڕێگاکە تەحزیراتە کۆمپانیا ئەتوانێت کارەکانی خۆی ئەنجام بە. بەڵێ
پردی توقعت چی لە پارێزگای هەڵەبجە و دەوروبەریە گۆڕێت چه گرنگیشی هەیە؟ خۆی ئەماڵی ڕێگای هەڵەبجە توقعت قلیجە خۆی پرۆژەکە ڕێگایە پردێک لە خۆ ئەگرێم وەکوتم یەکێک بوو لە داواکاری هەرە گەورەکانی خەڵکی هەڵەبجەوە پردەکە گرنگ بۆ ئەوەندە پردەکە ئەوترێت ئەگینە خۆی پرۆژەکە وایە وەکوتم دوو داواکاری زۆر مەبەست و ڕووناکی خراوە سەر هەبوو لەلایەن خەڵکی هەڵەبجەوە هەم پردی تەنگی سەی محەممەد بوو هەم ئەم ڕێگایە بوو ئەمەیان پارێزگای هەڵەبجە ئەبەستێتەوە با ڕێگەی دەربەنیخان وارما و دەربەنیخان وە وەکو ئەوی کە خۆیان بۆ ئێمەشی کردوێتەوە گواستنەوەی بەروبوومی کشت و کاڵی بۆ جوتیارەکان بۆ بواری بازرگانی زۆر کار ئاسانیەکە ئەیان بەستێتەوە بە ناوچەکانی گەرمیانەوە لەوێ بە شوێنەکانی تری عێراقەوە و هاتوچۆی خەڵکی جگەلەوە خۆی ئەو ڕێگایە زیاتر لە 12 گوندی لەسرە ئەوانە هەمووی سوودمەند دەبن کەواتە ڕێگا کورتەکاتەوە و سوودی گەشتیاری هەیە و سوودی بازرگانی و کشت و کاڵیشی هەیە. ئەتوانین بڵین شادەماری بژانەوەی سێکتەرەکانی دیکەی بازرگانی پیشەسازی کشت و کاڵ گەشتیاری گرنگی دانە بە کەرتی ڕێگاوبان؟ بەڵێ ئەکی دیانی سەرەتای ئاودانکردنەوەی هەر شوێنێک ڕێگایە ئەگەر ڕێگا نەبوو ناتوانرێ ئاودانکردنەوەی پێ بگات و سەرەتا گەشە پێکردنی ئابووریش لە هەر شوێنێکە ڕێگای شادەماری گەشە پێکردنی ئابووری لە هەر شوێنێکە بێگومان ڕێگا ڕۆڵی گەورە بینێ هەرچەنە ئێمە دووسایدێکی زۆر ڕێک و پێک لە سەیسایق و بەرە و هەڵەبجە نسبەی ئینجازی 95 بەڵام ئێستا خەڵک بەکاریێنێ و لە ئاسێکی باشایە بۆ ناو پارێزگای هەڵەبجە من خۆم خەڵکی پارێزگای هەڵەبجە جارجار ئەچمەوە دۆخی ناو پارێزگای هەڵەبجە لە ڕووی ڕێگاوبانەوە تقریبان باش نییە شتێک کراوە کە ناو پارێزگای هەڵەبجەش پێدا چوونەوەیشی پێ مەبەستە ناو شاری هەڵەبجێ ئەوان زیاتر کاری وەزارەتی شارەوانی و ئەوان ئاگیان لە بەرنامەکان پێوەستە بەکاری ئەوان بەڵێ کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان ئەتوانین بڵین کابینەی خزمەتکردنی تەواوی ناوچەکانی هەرێمی کوردستان بۆ بەبێ جیاوازی لە پرۆژەکانە؟ بەڵێ ئەوەی من شایەتی بۆ بم بەڕاستی بۆ زەمن وەکو کارکردنم لە وەزارەتی ئاوادانکردنەوە ئەمەوێ بەڕاستی ئەو بڵم کە جەنابی کاک مەسرور بەرزانی وەکو سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر خەمخۆرە زۆر پەرۆشە ئەوێ پرۆژە خزمەتگوزاریەکەم بە تایبەتی ئەوەی ڕێگاوبان من ئاگام لێ بێ خۆی ڕوئیەکی زۆر بەرفراوانی هەیە کە ڕێگەی باش بۆ هەموو شوێنەکانی کوردستان دروست بکە و ئەنجامدا هەموو شوێنەکانی کوردستان هەموو پارێزگاکان هەموو ئیدارە سەربەخۆکان بەڵام ئیتر بە پێی ئیمکانیەتی کە لە بەردەستیاتی بەڵام هەڵەبجە ئیهتیمامێکی تایبەتی هەیە ئەوەی من ئاگادار بووم ئەم پرۆژانەی هەڵەبجە پردی تەنگی سەی محەممەدیش کە ئیشی لەسەرەکەی ڕەنگە لە داهاتوویکی نزیکە ئیعلانی بکەین هەر جێگەی ئیهتیمامی جەنابیان و بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان بووە. هیچ بیر لەوە کراوەتەوە ئەو ڕێگا و پردەکە کە تەواو بێت دواتر پرۆژەی گەشتیاری لێ هەبێت یان سوودی لێ ببرێت بۆ ڕووی گەشتیاریەکەی؟ ئیتر کە ئەوە تەواو بوو ئەمێنێتەوە موسەساتی تر ئەو کارانە بکەن دەستەی گشتی گەشت و گوزار هەیە ئەوان عادەتەن کە ڕێگای شوێنێک تەواو بێ دراستەتیەکەن ئایا تا چه حدێک لە ڕووی گەشتیاریەوە بەڵام ئەوەی کە هەیە ئەوەی کە لە بەرپرسانی شارەکە بیستمانە و خەڵکی شارەزا ئەم ڕێگای بوو پێ بە ناوچەیەکی سروشتی جوان و خۆشەتی ئەپەڕێ ڕەنگە دەرگایە بکاتەوە لە بەردەمی پرۆژەی گەشتیاریشە. بەڵێ لەبارەی ڕێگای دەربەنیخان کەلار هەم پرۆژەیە چی لێ دێکەی تەواو بێکارەکانی؟ بەڕاستی بربەستی سەرەکی تەواوکردنی ئەو پرۆژەیە نەبوونی نەختینەیە وەکو پلان وەکو بوونی کۆمپانیە وەکو تەخسیساتی مالی ئەوەی کە ئێمە لە وەزارەت دامانە و هەموو شتەکان حەقی خۆی دراوەتی بەڵام کە بڵێن دەرکار ئەکات تووشی ئەوە بێ لە خەزیێنە وەکو پێویست سلفەکانی بۆ خەرج ناکرێت بۆ گرفتە دارایە کە بۆ هەرێمی کوردستان بەڵێ هۆکارەکەی ئەوەیە کە بەڕاستی بەداخەوە حکوومەتی ناوەندی عێراق دەسەڵاتدارانی عێراق وەکو پێویست بکۆی لە دەستورە هاتۆ مافەکانمان نانێسە بۆ نمونە لە قانونی موازنەی ساڵی 2023 ژمارە 13 پشتێکی باش بۆ پرۆژەکان دانراوە جگەل لە موچە یعنی ئێمە وەکو وەزارەتی ئاودانکردن خۆمان ئامادە کرد بوو لە ساڵی 2023 بای 500 ملیار دینار کاشمان بدرێتێ بدوین پرۆژە وەستاوەکان خێنە کار هیچ نهات یەک دینار نهات بەداخەوە یعنی پارە بۆ پرۆژەکانی خۆیانێ بەڵام بۆ ئێمە چەند جار لە دانیشتەکانە ئەگەر ڕێمان کەوت بێتە ئەوێ پێمان وتون کاکە ینی ئەگەر ئێوە ئەتانێ وەکو یەک عێراق هەمومان تەماشاکەن بۆ پرۆژەکانی بەغا پارەی هەیە بۆ پرۆژەکانی هەرێمی کوردستان پارێنی ئەمە شار خەڵکی عێراقی خۆمە مەسەلەی سیاسی ئەسکەری نییە ئەمە چەکداری نییە ئەمە شتێک نییە تۆ بڵێ من لاوازێک ئەمە خزمەتگوزاری گشتێ بەڵام بەداخەوە نەیانداوینێتی یەک دینار لە حکوومەتی عێراقیەوە نەهاتووە ئەوەی کە هەیە تەنها بوو داهاتی بەردەستێک کە هەبووە
هین ناوخۆتوانرا وردە ئەو پرۆژانە ئەسا و پرۆژەیە کارکردن تیا وەستاوە یان بڵێن کارکردن خۆشببختانە نەوەستاوە کە لار دەربەنیخان ڕێژەی ئەنجامدانی گەیشتوتە 170 ئێستا خەڵک کەسی پێکە لە چاوپارە ئەندە چاو پێرارە با بڵین فەرقی زۆرە بەداخۆ پێشووتر حادیسەی ناخۆشی لێ ڕۆی خەڵک لە ئاسانێکی زۆرە بوو ئێستا زۆر کەم بۆ تۆ ئەوانە وکوتم 170 ڕێگاکە کراوەتەوە چکەمە ئەگەر بەپی یاسا نێودەوڵەتەکان و سیستەمی ڕێگابان بێ پرۆژە بێ 100% تەواو بێ اینجا بکرێتەوە بەڕووی خەڵکە بەڵام ئێمە لە ناچاریە لە پەرۆشیمان پارچە پارچە تەواو ئەبێت و ئەخێنە خزمەتی خەڵکە وەڵین بەشێکم ئەم ئاستەنگ و گیر و گرفتەی کە ڕوبەڕووی خەڵکە بێت تا بکرێت لەسەر شانێ کەمکەینەوە ئێستا کەم کەم کۆمپانیاکە جێی سپاس و دەستخۆشیە ئیش ئەکا و خەزیێنەی گەرمیانیش کەم کەمێک سلفەکانی بۆ خەرجەکە. بەڕێز ئاگرین عەبدوڵڵا بریکاری وەزارەتی ئاودانکردنەوە و نیشتەجێکردن لە ستۆدیۆ ئامادە و سپاس بۆ ئامادەبوونتان و مادوو نەبن. سپاس بۆ ئێوەش. سپاس.